سلااوان لەبێ بەڕێزان لە بەرەبەیانی دوێنێەوە هێرشی پێشمەرگە بۆ کۆنتترۆلکردنەوەی ئەو ناوچە کوردستانیانەی کەوتۆتە ژێردەستی چەکدارانی داعش دەستی پێکردووە. هەواڵەکانی بەرەی جەنگ باز لە سەرکەوتن و پێشڕەوی پێشمەرگە دەکەن. لە دیوی دومی هەواڵدا میوانداری مستەفا چاوڕەشەندامی سەرکردایەتی کەتی نیشتیمانی کوردستانمان کردووە کە هاوکات فەرماندەیەکی سەربازیە لە زاری ئەوەوە زانیاری زیاتر لەسەر بەرەکانی جەنگ دەزانین. کاک مستەفا زۆر بەخێر بووی بۆ ستۆدیۆی دیوی دومی هەواڵ. بەڕێزان دیارە ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە ڕێگەی پیجی ناوتەوە پرسیارەکانتان با کۆمنت بۆ میوانەکەی من بنێرن. ئێوە ئەمڕۆ تووشی تەقینەوەیەک بوو بن بۆمبێک بە ئۆتۆمبیلەکانتانە تەقی بووە. دەمەوێت سەرەتا ینی ئەوە بجێڕیتەوە ئەم حاڵەتە چۆن بوو وە لە کوێ بوو؟ وەڵا زۆر سوپاس. جا دیارە من باسی هەرە و تەقینەوەکە کەم ئەمڕۆ ئێمە دوای ئەوەی کەوا هێزی پێشمەرگە پاژۆ بەرنامەیە کە دانرا لە ماوەیەکی چەند سەعاتیە توانی بڵێ هێزەکانی پێشمەرگە هەموو شوێنەکانی خۆیان گرت وە سەرکەوتنێکی زۆر بەرچاو و باش بوو. ئێمەش پاژەوەی کە من و کاک شێخ جعفەر کە ویستمان بچین بۆ لای هێزەکان بۆی کەوا چۆن بزانین چی کراوە چی نەکراوە بە جۆرەی ئەو بەرنامەی کە دانرا بوو. چوینە سیارەیەکی دەرەوە ئەو سیارەیە لیوا بەختیار بوو ئامر لیوایی ئەوە بوو کە بەرنامەی مەسئولی جەبەی شەڕەکان بوو لە قۆڵێکەوە. دیارەکە خۆی لێ خوڕی و ئێمەش پێشەوەش خۆمان کە لە کاتی شەڕەکانە لە کاتێکە کە پێشمەرگەکانیشمان وجومیانەکە ئەو جادێتەوە خۆمان کردیمە خۆمان هینی هەندەسەمانێ 5-6 ئەبووی تەقانەوانێ خۆمان چاومان تێوەی بوو. ئێمە هێزێکی پێشمەرگەمان چوو بە خوار و ئێمەش وەمانزانی لەو جادەیەوە ڕۆیشتووە یان بەحسا بە سیارە ڕۆیشتن و بە ئینەکانیان ئەو سیارەی کەمینەکانی شێڵەگرتەوە ئێمە پێشی کەوتین ئێمە چاومان تێو نەبوو بانگمانەکەن و ئابوویتر لە پێشمانەوەیە. وەڵات چوینە سەر کاتێکمانزانی سیارە ئەم دوو کەموو جانمان بوو بە دوو کەڵ و سیارە هەمووی شوشە و موشەی شکاو. خۆشبەختانە لە بەرەوەی سیارەکە سیارەی گولە نەبەر بوو دەرعی پێڵێن هەمومان سەلامەت بووین سیارەکەین بوو برینداریشمان نەبوو بەڵام هەموو سیارەکە لە کەڵکە و یانی ناوی هیەوە نیتر مەجلیس ببینێ بەڵام خۆمان سەلامەت بووین. ئەوە سەبەکەیەوە بۆ حرسمان بۆ سەرکەوتنەکە و بۆ ئەوەی کە زوو بگەینە لای پێشمەرگەکان پەلەمان بوو ئەو بەشێک بوو لەو مەسەلەیە. باشە دیسانەوە هەر ئەوەی کە تیاشا بۆ حەزەکەم زانی کاک شێخ جعفەر بوو مەسئولی هێزەکان مەسئولی هێزەکانی هەفتە کاگاشم مەسئولی ئیداری هێزەکانی هەفتە کاک جەلال مەسئولێک لە فەرماندەکانی هێزەکانی هەفتە لەگەڵ ئامر لیواکە کاک بەختیار کە خۆی یەشە بوو لە فەرماندەکەم سیارەکەژی ئەو. باشە تۆ بۆ خۆت ئەمڕۆ لە بەرەکانی جەنگا بووی و حزورتە بۆ لە کاتی شەڕەکانە دەمەوێت دیسانەوە ئەومان بۆ بجێڕیتەوە شەڕەکە چۆن بوو؟ وەڵا شەڕەکە دیارە ئێمە بەرنامەمان دانابوو پێشەوە شەو کۆبوونەوەمان کرد خۆمان و لەگەڵ ئەو برادرانی کە هاتبوون لە قواتی عێراقی لە هێزەکانی بەدر لەسەر نەخشە و لەسەر بەرنامە ئەوانەی کە پێویست بوو وەکو مەسئولەکان کاک جعفەر و هەندێک لەو برادرانی تر ئامر لیواکانەوانەی کە معنین کاک عەبدوڵڵا بۆر بۆ ئەو شوێنانە کە دانیشتین بەرنامە دانا لە سەعات 5 بە تۆپ لێی بدێ لە 5:30 هجومی بۆ بکرێ ئەینیشت بەرنامەکە جێبەجێکرا هەر کەسە شوێنی خۆی ئەو بەرنامەی دانرا بوو لە ئێمە شوێنەکەی کە بۆ ئێمە دیاری کرابوو دوو دێ بوو دێی گەورە بوون کە داعشەکانی لێبوو حلێوەی گەورە و حلێوەی بچووک لە ماوەی چەند سەعاتێکا دیارە مقاومەی تیابووی بە تۆپ بە ڕاجیمە بە هاوەن بە کاتوشە هەموو ئەو شوێنانە کە هەمومان لە بەرچاوی خۆمان لێیە درایمە مسەیتر بووین لە سەنگەری باشا بووین. پاژەوەی کە وردە ئەوانە زانیمان بەرەو ئینهیار وانە چن لە هەموو لایەکە و لە هەردوو لاوە تەوقی دیەکە کراوە پێشمەرگە سەرکەوتنێکی باشی بەدەستێنا لە هەموو ئەو سەرکەوتنە تەنها برینارێکمانە بۆ ئەوش ڕۆژا بوو یەک برینارمان هەبوو و دوای ئەوەی کەوێ کۆنتترۆل کرا دیارە ئێمە تەنسیقێکمان هەبوو لەگەڵ هێزەکانی بەدرا ئەو قواتانەی کە بوون هەن عێراقین کە لە یەک بگرینەوانێت لە مەفرەقێکی پێڵن مەفرەقی حلێوە لەگەڵ ئەوانە لەگەڵ شوێنەکانی ترا وردە ئێمە کاویمان تاواکو چوون بۆ حلێوەی بچوو دیسانەوە عینی عەمەلیە دیارە ئەمە کە کراو من کە باسیەکەم مەسەلەکە ئێمەنین هەندێک لەو ئامر لیواکان کاک عەبدوڵڵا بۆر کە مەسئولی میحوەرەکە خۆیەتی هیچ سخورمات و کاک بەختیار ئامر لیواکەیەتی مەسەلەن کاک حسەی مەنسوور مەسئولی هێزەکانی پشتیوانی هەفتایە ئەو لێ بوو کاک مەریوان کاک هەورامان
دەیان کاکی تر کاگاشمی ئیدارە ئەمانە هەموو لەو برادەردانە بوون کە لە جەبەکە لەگەڵمانە بوون کاکشێخ جەلال ئەمانە وەکو فەرماندە بەڵام دەیان زابط و ئەفسەر و خۆناکنیسە ناوی هەمویان بەرێ و ئەو بەنە اینجا کە ئەوە تەواو بوو پاژەوەی کەمەی تر تۆزیە وەستاین هەڵویستەیەکیشمان کرد لەسەر مەسلەی تەقینەوەکە لە ڕێگەیەکی ترەوە ئیتیجاکەی خۆمان گۆڕی هەر بە سیارە وتمان پەلەیە با زوو بگەینە بەرنامەکە چوینە حلێوەی بچووکیش و لەوێژ دیسانەوە هەموو ئەو هێزانەی کە هەبوو شوێنی خۆیان گرت و یەکی لەو شتانش کە پێماوتە نابێت کەس بچێت دەستکاری ماڵ و حاڵ بکات چکە زۆربەی کەڕایان کردەوەی کە ئیرهابیە و داعشە ڕۆیشتۆ ئەوەی تریشی بەنامەیەکی باشماندانا و هاتینەوانێ و ئەو سەرکەوتنە گەورەیە بوو کە لە لای تریشەوە برادەرەکانی ترەوانی کە لەوێ مشارێک بوون و ئیتیفاقمان هەبوو ئەوانیش هەندێک شوێنیان گرت مەسەلەن ئێمە حلێوەی گەورە و حلێوەی بچووکمان کرد ئەوان هاتون دوو میر ئەحمەدەکانیان کرد کە دوو دێە ئەبوو حەسەنەکانیان کرد کە سێ دێ خەشاملەیان کرد باسم لە گیرە لەگەڵ چەرداخە دەیەکە قەرناز دەیەکە بڕۆچلی دەیەکە دوو جێگەنگریش کە گیراوە ئێمە کە خۆمان گرتومان لەگەڵوانە دوو مەفرەقە یەکیان مەفرەقی حلێوەیەکیان مەفرەقی خەشاملەیە ئەمە ئێمە بەم ئەمەلیە جارێ لە حەمرین تێدەوە حەمرینە منطقەی جەبەل حەمرین و نهایی کوردستانە لایەکی ڕێگە لە هەموو ئیرهابی ڕێگەی تکریت وانە مسەیترە بین بەسەریا کەیتر لەولاوە هاتچوو نەکرێ بۆ تکریت و ئیرهابی ئەمانە لایەکەوە ڕێگە لە جلەولاژەگرین ئەمە پشتیوانێکی گەورەیە بۆ داهاتوو ڕێگەیەکیان نامێنێ کە بە سیارە بەو شێوەی کە وەکو جاران بە کەیفی خۆیان بە 20 دقیقە واتێ سەو ڕێگەی قەتع بۆ ڕێگەی وسا بەدە زێزی پێشمەرگەوەیە باشە ئەو شوێنانی کە دەبێت بگیرێنەوە واتە ناوچەی کوردستانین زۆرن ینی زۆر ماوە زۆرە ماوێتی بەڵام ئێمە هەمووی بە ئینسان کە نانەخوا پارۆمی بەیەکێک و ناکرێ ئینسانە بێ بەرنامەی باشی بۆ دابنیە هەنگاو بە هەنگاو بیگری ئەمەی کە ئێمە کردومانە هیچیشمان هەیە مەسەلەن ئێستا کاک شێخ جەعفەر کە من هاتموانێ ئەوەی کە پێویست نەبووی تر ئەبووە ئێستا خۆی لێرە بواە لە باتی من ئەبووە ئەو قسانی بەڵام من لە بەکالەتی ئەوە چونکە ئێستا خۆی کە لەوەیە بۆ ڕێخستنەوەی جەبهەکانە بۆ ڕێخستنەوەی ئەوەیە کە ئەو شوێنانە چۆنەڕێی دیفاعی لێ بکەین جارێکتر دەست ژوبن نەکەوێتەوە دژەوانە نەکوێتەوە کە بێتە بوئرەی ئەلغام و تەقانەوە و دیوە خەتەرێکشمان لەسەر کەرکوو خەتەرێکشمان لەسەر دووسخورمات و خەتەرێکمان لەسەر کوردستانی دوور خستوەوانێ ئەبێ ئێمە هێزی باشی لێدا بنین و سەنگەری باشی لێ بین و ئەوە بەرنامەکەمانە و کاک جەعفەری سال هەر لە بەرەوەشەکە نهاتەوە بەپێی زانیاریەکانتان یانی ئەوەی کە پێتان گەیشتووە لە چەکدارانی داعش کوژراویان چەند بووە نازان حتمن کوژراویان لەبووە ئامار چکە تاسە نازان من هی دوێنێ ڕەنگە شتێ بزانم بە جۆرەیە بەڵامی ئیمڕۆ لەبەری خۆ دەزانی کوژراوی ئێستا سیارەیە هەموو لایە ئەو هەموو چەند ڕێگە سیارەی هەیە پشتیان هەبێ کە ڕائەکەن بەبەر چاومانەوە بە سیارە و ڕائەکەنوانە ڕەنگە بەیانی دوو بەیانی نەتیجەکەی دەرکەوە کوژراویان چەنە بۆ چەندیان لێ کوژراوە حتممە ئێمە ئەو شوێنانی کە بینیمان نیوانە هەر کەسێکی تیابوو بێ سەلامەت دەرنەچووە دەیان بەتانی و شتیان لەسەوەێ لە سنگ کەواتە بە تەسەور زیانەکانیان زۆر حتمما هەیەیان بۆ بەڵام بیزەڵت نازانم بڵێ هاوکاری هێزە هاوپەیمانەکان و لە پاڵەوەدا سوپای عێراقیش تا چەند هەماهەنگن لەگەڵ ئێوە هاوپەیمان لەگەڵ ئێمە یەک شتمان نەدی یەک تیاری هاوپەیمانمان لەم دوو ڕۆژە ئیحتیمال لەسەر خۆمان بوو دوێنێ یەک جار تیارە ها دەویش بە هزار شڕەشق و داوە لە بەیانی و داوا کرا تا ئێوارە تیاری عێراقی بوو سوپای عێراقی بوو دیارە لە سەر تەکلیفی قواتی بەدر لەسەر قواتی ئەوەی ئێمەنا لەسەر ئەوەی خۆیان ینی تەکلیفەکە ئاوا بوو کە ئێوە داواتان لە بەدر کردوەوانیش بوون بە وەسیلە بەڵام شتێکی ئەو تۆ نەبوو ینی نازانانی شتی کردیان باشە سەبارەت بە هێزە هاوپەیمانەکان ینی خەمساردی خۆیانە یان ئێوە داواتان نەکردو کە بەشدار بن لە پلانەکەتانە نە لە پلانەکەمان مشترک بووە ئێمە ئەم پلانی ئیمڕۆ پلانی ئیمڕۆمان مشترک بۆ بەیەکەوە مەڵام کە داوامان نەکردو خۆ بەدەستی ئێمە نیە ئەوان ئیتساڵیان هەیە لەگەڵیانە خۆمی ئیتساڵمان لەگەڵ تیارەچی و ئینی عێراقانی خۆیان داوایان کردو اینجا بێن بە قسەیەوانەکەن نەژێن بە قسەیەوانەکەن باشە بە دیاریکراوی چەند دێتان ئازاد کرد ئەمڕۆ ئیمڕۆ تقریبن 12 دێ 12 دێ بەڵام دوو شوێنی مهم کە مەفرەقە لە چوارڕایە کە چێ بۆ شوێنەکانی تر ئەوانەژەم بدەست خۆمانەوەیە یەکێ لەو شتانەی تریش کە یەک شوێن لە هەمووی مهمترە
پردی زەرگەیە باش کەیترەوە لەو بەرەوە حەمرین و ئەوانەیە ئەوە ئێستاش لانی کە من هاتموانە لیانەدا جەماعەتەکانی بەدروانە بە ڕاجیمە و بە هەمووشتی ڕەنگی سایبش تەواو بوو بێتەوە منطقەیەکی زۆر بەرفراوان منطقەیە کە پیا و دڵی پێی خۆشەکەی بینێ دوێنێ دڵتەنگ بووین لەبەرەوەی کە تۆزیە کەم و کوڕی و مەشاکیل هاتە پێشەوانیە باشە من پرسیارەکەم سەبارەت بەوە بەڵام ئەو دوانزەدەی کە ئەمڕۆ گیراون بەڵێ سەرجەمیان عەرەب نشینن ئەمە خۆی کوردستانە وەختی خۆی کوردی تێبوو دەریان کردووە بەڵام ئێستا هەمووی عەرەبە کوردی لێ نییە مەگەر تاکە کەسێک واتە ناوچەکان سەر بە کوردستانە ناوچەکەشی لە سەرەکانی و بەڵام عەرەبی تایە بەڵام کە ئێمە چوینەتەوێ زۆر ئەوەی ئەو دوودەیە کە ئێمە گرتم وەڵام یەک زەلامم نەبینی هەمووی چۆڵی کردووە ئەوەی کە لەگەڵ داعشا ڕۆیشتووە چکە سونەکان خۆشیان زۆربیان کە ئێستا داعش چێتە هەر شوێنێکەوە خۆ داعش چییە مجموعەی خەڵکە هاتووە یانە لەمانەی چیچانی و میچانی و شوێنی تر لەبەر سیاسەتی ڕابردووی حکوومەتی عێراق بەرامبەر بە سونە چکە خۆشیان بەوازان کە چونە هەر شوێنەکەوانی چەچان لەگەڵ هەڵەگرن ئەبن بۆ جەلەولا چیت یا ئێستا هەرەوانن کە خەڵکی منطقەکەن و ئەوانە اینجا لەوێژ عینی شت دێگەی دەی سەلامە لە بینی دووسخورمات و ناویچێت دیەکە ئەنجینی ناوکیم لەبی چوانێ لەبەرەوە لەو بینە هەمویان لەگەڵیان چەشان هەڵگرتووە دەی سەلامی ناوە دەی ئەنجینە 400 کەس لەگەڵ ئەوان ڕۆشتەوە خۆمە عەرەبی سونن و خەڵکی ئەوێن ینی جا لەبەرەوە ئەوە بەشێکە لەوەی کە هەم سیاسەتی ڕابرد و بەرامبەریان خرابووە ئەوانش لەگەڵیانە باشە پەیوەندیەوە لەگەڵ محوەرەکانی دیکەی جەنگدا چۆنە ینی هەماهنگگیتان هەیە پێکەوە و مەبەست کام محوەرە بۆ نمونە محوەری ڕەبیع و زومار پەیوەندی و هەماهنگگی پەیوەندی ئاگامان لەیە کە بەهۆی وەزارەتی پێشمەرگەوە چکە هەمووی یەک میحوەرەوە بە جۆری ئەم شتەش و ئیش کاروە ئاسان بووە تۆ لە کاتی شەڕەتفۆنەکەی ئەتوانی دوجێ لەوش بگری موبایلەکە دەکەیتەوە یعنی شتەکان ئاسان بوو یعنی ئاگالی منەزانم ئێستا شەڕ لەکوێ لە ڕەبیع ئایسا ئیمڕۆ چی کراوە وانە کوێ گیراوە کوێ نەگیراوە ئەوە هەمووی باشە سەبارەت بە سوپا کە بەشدارن لەگەڵتان هەروەها سوپای بەدر کە بۆ خۆ داماژت پێکرد ئەمان فەرمان لە چێوە وەردەگرن ینی ئێوە قیادەی شەڕەکە دەکەن وان هاوکارن لەگەڵتان ناوان قیادەی بەشی خۆیان نەکەنی مە قیادی بەشی خۆمان فەرمان لە خۆیان وەرەگرنی مەش فەرماندە لە هێزەکانی خۆمانیمان لێ مەسئول بووین من کات جعفەرەوانە فەرمان لە ئێمە وەرگیراوە ئێمەش دیارە لە برادرانی خۆمان چی بکەین و چی نەکەین بەڵام ئەوانیش دیارێتی خۆی مەسئولی خۆیان هەیە ئەوەی لێ وەڵام من نەمەزانانی خۆ کەس نایان ناسیەوە هەموو نیشی خۆیانەوەنیش بەڵێ سەبارەت بەوەی دوێنێ سێ گوند ئازاد دەکرێت لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە لە محوەری کەرکووک بەڵام دواتر ئەم سێ گوندە دەگیرێتەوانێ وازەح نەبوو لە هەندێک لە دەستگای ڕاگەیاندنەوە وا باز دەکرا کە ئەمە جۆرێک لە شکست بووە و دواتر باز دەکرا کە نەخێرەمە پلان و تاکتیکێکی سەربازی بووە دەمەوێت لە زاری تۆوە ڕاست و دروستی ئەم بابەتە بزانێت جا من خۆم کە لەوێ بووم دیارە بەرنمەیەکی زۆر باشدانرا بووم یەکێ لە خەلەلەکانمان حەزەکەم خەڵکیش بیزانی ینی ئێمە هەرەوە نییە شکاین و ئەوانە قرار بوو ئێمە ئەم عملیە کە ئیمڕۆ کردمان دوێنێ بە یەکەوە بمان کردایە دوێنێ ئەوێشی لەگەڵا بواە لە درەنگا دیارە ئەو برادرانەی تر کە وەکو بەدر وەکو ئەو هێزانەی تر ئامادە نەبوون پێویستەکانی خۆیان حازر نەبوو ئێمە هێزی خۆمان کاک جعفەر و برادران هێزەکانی خۆیان نردوتە ئەو شوێنەی کە مەبەستە لە سەعات 12 شێوەژە قەرارەکە ئەگۆڕی ئەوان وەکو شت ناتوانن خۆ تۆ ناتوانێت هێزی خۆ بینیتەوانێ لەبەرەوە بڕیار درا کە ئێمە ئەو بەشی خۆمان ئەو سێدەیە کە هەیە دەی سعد و خالید و وحدە هێزەکانی خۆمان بەبێ تەقە چوون دوو دەیانگرت لە پێشەوانێ لە دەی سعد و ئەو لیوانی کە تەکلیف سعد و خالید لە وحدە دیارە ئاوێکشمان لە بینایە ئەو ئاوەی کە هێتە خوارەوانیە مقاومەیەکیان کرد بەڕاستی مقاوەیەکیان خراپ نەبوو و ئێمە بە هەموو ئەو شتەکانی کە خۆمان هەمان بوو لە بەردەستمانە ئیتر زۆر خەریک بووین ئالاکولین لەبەر ئەوەی کە ئەوێ نەکراوە ئەوە لەو لاشەوە قواتێکی زۆری داعش بە حملەیەکیان کردبوو بۆ سەر برادەرەکانی ئێمە لێو برادەرەکان شکابوونەوە کە شکا هێشتا وحدە هەر شەڕیتیایە ئێمە خۆشمان لە نزیکە و بووین دەوێنی ئاگامان لە ینی ئەتانبینی بە چاوە بینی نەک بەوەی کە بڵێ بین
لە خیرا دیارە کە نەکرا برادران سەحبوونەوانە و لەوێژ دیارە ئێمە لە شەڕیشا سەرکەوتنی تایە پاشەکشی تایە هێرشی تایە چۆن دەڵێم ئەمەی ئیمڕۆ کە سەرکەوتنیی گەورە بوو کە ئێمە هەمومان خۆمان بە شتێکی گەورەیە زانین ئەوی تریش دیارە ئەبێ ئیعادەی نەزەری خۆمان بکەینەوە بێ دراسەتی بکەین ئەگەر برادێک ئەگەر کەسێکیش کەم تەرخەم بوو بێ ئەگەر خەلێ لێگە بێ ئەبێ دابنیشین و دراستتی بکەین و بۆی دەرز لە ڕابردوو لە هەڵەکانی خۆمان وەرگری باشە زانا کەرکووکی هەر سەبارەت بۆ پرسیارەی من هەرچەند وەڵامەکەی وەرگرتەوە بەڵام و دەڵێ بۆ لە سنووری کەرکووک شکستان هێنا کاتیەوە نەهاتووە فەرماندەکانی محوەری کەرکووک بگۆڕن بەڵێ من پێم وایە مشکلەکە مەسلەکە لە فەرماندە نییە ینی لە یەک فەرماندەکە چکەمە چوار میحوەرمانەیە فەرماندەکانی دیارە و وەکو باسی پێشەوەی کە و پرسیار بکە من خۆمتم ئیعادەی نەزەر و تەشکیلاتی خۆمانەکەینەوە گەر کەسێکم تەرخەم بێ ئەبێ ئیجراعاتی لەگەڵا بکەین ئەبێ مەسەلەن بانگی بکەین ئەبێ گەر ینی ئاڵ و گۆڕی پێ بکەین ئەژینا بۆ هەموو شوێنێک گەر لە شوێنێکە ئینسان شکست بێنێ ئەبێ ئاڵ و گۆڕێ بکات و محاسبەی هەموو کەسان بڵێکە محەممەد لە تۆڕی کۆمەڵایەتی بەم نەسە دەڵێت خوا هەرچێگەکەن حیزبایەتی مەهێڵن دوژمنی کووردە نەک پارتی وێکێتی ئەو دەڵێ بەسەی تر تێر نەبوون لە حیزبایەتی وەڵامی ئێوە چییە چونکە لە ماوەی ڕابردوودا هەندێک لێدوانی تون دەبینرا من خۆم دیارە بۆ ئەو پرسیارە بەخوا منیش دڵم ڕەمەکو ئەو ڕئی وایە و یەکی لەو شتانی سەرکەوتنی هەموو میلەتان هەموو کاتێوتومە سەرکەوتنی هەموو میلەتێک هەموو شۆڕشێک بە یەکبوون و بە یەکتەباییە من دوێنێ پێرێ لە 29 مانگ یادی شید کەمال حاجی بۆ بە حەزەکەم خۆم لە منبەرەکە پارتی وێچێتی لێبوو لە هۆڵی سعد عەبدوڵڵا بە ناوی ئەم چۆن ئێستا مشارێکی شەڕبوون چوون مشارەک بکەم لە چلەکەیە و قسەم کرد وتم داوا لە هەموو هێزەکانەکەم بە یەکێتی و پارتیەوە ئێمە کاتی ئەوە نیە ئێمە دوژمنەکانمانێ ئەبێ هەمومان یەکڕیز بین و کێشە و ململانەکانمان یەکنین و کاتی منی ژەڵێم ئێستا حیزبایەتی نەچکە ئێمە بەرامبەر بە دوژمنێک وەستاوین بێجگە لە داعش و دوژمنانی تریشمان هەیە لە داهاتووە لەبەرەوەی بە خۆمانی بۆ حەزر بکەین ئەو هەندێک قسە ژەکریە کادیری قسە ئەکا برادێری قسەکە ئێمە بێ مستەوای هەردوو قیادەکە یەکێتی پارتی حیزبەکانی تریژە بێت لەو مستەوایە بین کە چارەسەری وەزە بکەین و ئەو قسانەی کە لە هەفتەی دات و لە جێدەکانی شاهەیە ئەبێ دابنیشین بە ڕاوێژ و بە قسە باشە ویسام دەڵێت من لە ئاکرێەوە پرسیار دەکەم دەڵێ ئایا مستەفا چاوڕەش دەچێت بۆ کۆبانێ و من پرسیارێکی ئیزافە دەکەم ئایا هێستا ناردۆ بۆ کۆبانێ نەخێر هیچ هێزێک من نادووە وەزارەتی پێچکە خۆی ئێمە سۆهین نین سۆپەرمان نین بگەین هەموو شوێنی ئێستا وەزارەتی پێشمەرگاڵێ لەبەرەوە تاکو ئێستامە هیچ هێزێکمان نەناردووە ئەگەر ئێمە هێزیشمان حازر کرد کاتی خۆی قەرار بوو بچێ بەڵام ڕێگەی هاتو چۆک و باسیەکەن هەرەوە نیە تۆ بڵێ وەڵام نەچوون بۆ کۆبانی بەناو هەفتا دی عەرەبوانە چوونەکەش ئاسان نییە ئەمە یەکێکی ئەگەر پێویستیشکە ئێمە پێشمەرگەی کوردستانین یعنی بۆ مزایدە نییە بۆ ئەوە ئەگەر پێویستیشکە بەرنامەیەکی باشە بێ ئیتیفاقی سیاسی هەبێ خۆ مەسەلەکەرەوە نیە تۆ 2000 یەکێتی بۆ خۆی هێزی تایبەت بەخۆی ناردووە ئێمە هێزێکمان نرد هێزێکمان حازر کرداوەمان کرد بەڵام دیارە ڕێگ ئاسان نییە ئیتیفاق نەکرا چکە ئەوە بێ سەرۆکی هەرێم سەرۆکی کە هەرێمە قائیدی قوواتی هەموو هێزی پێشمەرگەیە بێ موافق بەڵام پێویستی خۆ لە ئێستادا فشارێکی زۆر لەسەر کۆبانیە یعنی قسەکە لەسەرەوەیە کە جارێ فەرمان نەدراوە یا خود ڕێگە ڕێگەش نییە خۆ ڕێگەش نیە تۆ بچی بۆ ئەوێ جارێ منەوەی بزانم ینی ئاسان نیە چوون بۆ ئەوێ و دیارە وەکو لە سەر و چوونەکەشەوە بێ بە ئیتیفاق بێ ئەبێ دابنیشین ئەو هێزەی کە لەوێ پەیەدە و ئەو کاکانی کە لەوێن دابنیشین لەگەڵ قسەی لەسەر کرێخۆوە نییە بە حەماس و بۆوانەوە ئینسان بچێت و دوای تووشی شکستێکی گەورە بێ من کاتم زۆر نەماوە دیارە پرسیارەکان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زۆرن و پرسیاری خۆشم زۆرن بەڵام دەمەوێت ئەوەی کاکی لەسەر مەسلەی موچە وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبینین هاوڵاتیان گلەی دەکەن لە بارگوزەرانی خۆیان و ڕۆژانە مانگرتن لە کارکردن دەبینین و هاوڵاتیان دەڵێن دەبێ موچەمان بدرێتێتەوە بەرە جەژنانە ڕای ئێوە لەو بارەوە زۆر بەڵای ڕای من دیارە من لەگەڵ هەموو داوای خەڵکی فەقیرۆژار موچەی بڕاوە اینجا ئەگەر بە هەوەی هەر سەبەبێکەوە بێ بە هۆی شتێکەوە بێ ئێمە کێشەیەکمانە لەگەڵ عێراق لەو ڕۆژەوەی ئەوە بوو بە مانگی تەشکیلی حکوومەت کراوتیان هەر کە تەشکیل کرا ئێمە موچەی خەڵکی کوردستانە نێرین
ئیمڕۆ بە سبەیمان پێکەن ئیمڕۆ بە سبەیمان پێکەن ئیمڕۆ جۆم لێ بۆ ماجدە تەمیمی نازانم سکرتێری ئەو ڕئیس وزەرایە یاخود کەسێک لەوانی کە لە وەزارەتی مالیە ئەڵێ کۆبوونەوە ئەکرێت لەم یەک دوو ڕۆژە ئەگەر هینیش بێ دوای جژنیش دراسە دەکرێت ئەمە شیدا بەدافیرەیە ئێمە مشکلەکەشمان حساب زۆرم پێ ناخۆشە ڕاستە من لەگەڵ هەموو داوای خەڵکام لەگەڵ فەقیر و هەژارم حەقیانە خۆی ئێمە هەمومان زانین ژیان چەند قورسە ئێستا کە مزاهرەکەن حەقیانە بەڵام مراعاتی وەزعەکەش بکرێ کە باسی ئەوە ئەکەن ئێمە مشکلەمان هەر موچە نیە لەگەڵ ساوای لێ هاتووە زۆریشم پێ ناخۆشە کە لە زۆر تەلەڤیزیۆنەکانە موچە باسی موچە ئەکرێ بەڵام لەگەڵ عێراق زۆر ماوە کاکە ئێمە لەگەڵ حکوومەتی ڕابردوو ئەوە ئەو غەدرە گەورەیان کرد کە حەقیانی ئیمڕۆ جۆم لە پەرلەمان بوو سەلیمت جوبوری هاتووە بۆ پەرلەمان لەگەڵ ڕئیسی پەرلەمان قسە ئەکەن هەموو تەئیدیەوەکەن کە ئەمە غەدرە من دەجار ئەڵێم غەدرە ئەینێرن خۆ ئێمە خێرمان پێ ناکەن حەقی میلەتێکە ئەوە شتێکی ناقانونیە کردویانە بەڵێ زۆر سوپاس بۆ مستەفا چاوڕەش ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات کە فەرماندەیەکی سەربازی لە بەرەکانی جەنگ سوپاس دەکەین کە لە ئەستۆدیۆی دیوی دووەمی هەواڵ ئامادە بووی. ئازیزانی ناوتی زۆر سوپاس بۆ سەرنج و کۆمنت و پرسیارەکانی ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.